دەبوانی بەڕێز ڕۆژتان باش سەرەتا زۆر سپاسی برای بەڕێزم کاک مەلا بەختیار دەکەم بۆ داوەتکردنی ئێمە ئومێدەوارم ئەو کۆنفرانسە بتوانی کاریگەری خۆی هەبێ بۆ ئەوەی خزمەت بە دیموکراسی و بنەماکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بکات. کاک مەلا بەختیار باسی هەندێک لە وەزارەتەکانی کرد، بەڵام پێم وایە وەزارەتی ئەوقاف و دەستگاکانی ڕاگەیاندن هیچیان لە وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر نییە. ئەوڕۆ لە دنیای جیهانگیریدا، ئەوڕۆ لە شۆڕشی زانیاری و تەکنۆلۆژیادا ڕاگەیاندن کۆنتڕۆلی هەموو ماڵێکی ئەو دنیای کردووە. بۆیە ئەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندن دەتوانن ئەمڕۆ ڕۆڵ ببینن، پێویستە بەڕاستی زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر کۆنتڕۆلی ئەو دەستگایانە بکات بۆ ئەوەی بتوانین ئەو پەیامەی کە کاک مەلا باسی کرد تحقیقی بکەین. بەڕێزان، ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بیرکردنەوەی وەزارەت وەکو بیرکردنەوەی شەخسی نییە بەنسبەت بۆ چوونەکان، لەبەرەوەی وەکو کاک مەلا باسی کرد 1,700,000 خوێندکار و قوتابی لە سنووری وەزارەتی پەروەردە هەیە. هیچی لەم قوتابی و خوێندکارانە تەمەنیان نەگەیشتۆ تا 18 ساڵ، کەواتە ئەهلیە قانونیان وەکو پێویست نییە، دایک و باوکەکانیان وارسی قانونی ئەو کەسانن. بۆیە دەبی لە بۆچوونەکانماندا بەنسبەت دەستگایەکی حکومی وەکو وەزارەتی پەروەردە مڕاعاتی کەلتور و بیر و بۆچوونی هەموو تاکەکانی کۆمەلگای کوردەواری بکەین. وابزانم هەر ئەوەشە فەلسەفە و بنەمای دروستبوونی دیموکراسیەت لە دنیادا. ئەو کۆنفرانسە گرنگی خۆی هەیە لەبەرەوەی ئێستا تیرۆر هەڕەشەیەکی زۆر گەورەیە لەسەر جیهان، لەسەر ئاشتی، لەسەر سەقامگیری، لەسەر بنەماکانی مافی مرۆڤ. کۆمەلگای دەولی بە هەموو جۆرێکەوە ئێستا پلانی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر. چەندین کۆنفرانس و کۆنگرە و سیمیناری نێونەتەوەی ئەنجام دەدرێت لە دنیادا بۆ ئەوەی ئاستێک بۆ توندڕەوی ئاینی و تیرۆر دابنرێت. بەڵام هیچ کام لەو کۆنگرە و کۆنفرانسانە تا ئێستا نەگەیشتۆنەتە ئەوەی کە بتوانن بنبڕی تیرۆر بکەن یان تیرۆر کەم بکەنەوە. تەنانەت بێزگە لەو کۆنفرانس و بڕیارانەی کە لە ئاستی دەولی دەردەچێتن، ڕێوشوێنی سەربازیش گراوەتە بەر بۆ ئەوەی حەدێک لە بۆ تیرۆر دابنرێ، بەڵام تا ئێستا تەنانەت تعریفێکی جامعی موحەدیش لە بۆ تیرۆر لە دنیادا نەدۆزراوەتەوە. ئەوەی جێگای نیگەرانیە لە دوای ساڵی 1990 دوای ڕوخانی مەعسکەری ئیشتراکی ئیسلامی توندڕە و لە دنیادا دەستی بە کارە تیرۆریستیەکانی کرد. پەیامی پیرۆزی ئیسلام ئێمە هەمومان دەزانین لەگەڵ توندڕەوی دوورە، بەڵام بەکارهێنانی ئیسلام بە شێوازێکی تر ئەوە وای کردووە کە کاریگەری سلبی تەنانەت لەسەر سومعەی ئیسلامیش بکاتن. بۆیە ئەگەر تەمەشا بکەین لە دوای ڕووداوەکانی ساڵی 2001 ڕووداوی 11 سپتەمبەر لە ئەمریکا، شاڵاوەکانی تیرۆر و شاڵاوی بەرەنگاربوونەوەی تیرۆر یان بڵێن عەولەمەی تیرۆر و عەولەمەی بەرەنگاربوونەوەی تیرۆر شێوازێکی تری وەرگرت لە هەموو دنیادا. دوای ئەوەی کە تیرۆر و توندڕەوی ئاینی بە مەجموعەک مەراحلدا بە مێژووی خۆیدا تێپەڕی. هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو واقعەی کە ئێستا لە دنیادا هەیە. لە ماوەی ڕابردوو هەرێمی کوردستان کەوتە بەر شاڵاوی گەورەترین تیرۆرستانی دنیا، ئەویش تیرۆرستانی داعش، پێشتریش ئەنساری ئیسلام، ئەنساری سونە، جوندی ئیسلام، هەموو ئەوانە بێگومان تەجروبەیان هەیە لەوەی کە چۆن کار و کردەوە تیرۆریستەکانیان بەرامبەر کوردستان ئەنجام بدەن. ئەوەی کە من دەمەوێت بەنسبەت وەزارەتی پەروەردە باسی بکەم، ئەوەی کاک مەلا بەختیاریش کە بە تەلەفۆن لەگەڵ من قسەی کرد، ئەوەیە نامەوێت زیاتر بچمە سەر توندڕەوی ئاینی و بابەت و کردەوە تیرۆریستیەکان، تەریخیان، مێژویان، چۆنیەتی چارەسەرکردنیان، چۆنیەتی بەرەنگاربوونەوەی کۆمەلگای دەولی لە بۆ ئەو کردەوە تیرۆریستیانە و ئایا کۆمەلگای دەولی دەتوانیتن چۆن چارەسەری ئەو بابەتە بکە. ئەوە بابەتێکی ترە لەوانەیە ئێمە چەندین نامیرکە و بڵاوکراوە شتیشمان هەبێ لەو بابەتە. ئەوەی کە من دەمەوێت باسی بکەم بەنسبەت توندڕەوی ئاینی ئەوەیە کە ئێمە لە کوردستان پێویستە، وەکو کاک مەلا بەختیار باسی کرد، هەمومان پێکەوە
بەرەنگاربوونەوەی ئەم توندڕەویە ئەنجام بدەین. ئەگەر هەموومان پێکەوە نەکەوینە خۆ بەڕاستی توندڕەوی ڕۆژێکدا دێ زەرەرێکی زۆر گەورە لە قەزیەی نەتەوایەتی و نیشتیمانی و دیموکراسی کوردستان دەگەینێت. پێویستە هەموو وەزارەتەکان، کۆمەلگای مەدەنی، بە تایبەتی ڕێکخراوەکانی NGO هەمیان پێکەوە بۆ ئەو بەرەنگاربوونەوەیە بەرنامەیان هەبێت. ئامانج و فەلسەفەی ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەوەیە کە خوێندن لە گشت ڕۆناغەکاندا بریتیە لە فێربوون و زانست و پەرەپێدانی بەهاکان، بە تایبەتی بەها مرۆڤایەتیەکان وەک دیموکراسی و ئاشتیخوازی و مافەکانی مرۆڤ و پیرۆزی ژیان و یەکسانی نێوان ڕەگەزەکان و سربەستی تاکەکەس و ژینگە پارێزی. سیستەمی فێرکاری لە هەرێمی کوردستان کار دەکات بۆ هێنانە ئارای کۆمەلگایەکی یەکسان و تەندروست و فرەڕەهەند کە بتوانێت لەگەڵ پێشکەوتنەکانی جیهانگیری مامەلە بکات. هەوڵ دەدەین ئێمە لە وەزارەتی پەروەردە بۆ پەروەردەکردنی نەوەیەکی بڕوابەخۆ و دیموکرات، دەروون تەندروست، دڵسۆز بۆ گەل و نیشتیمان. بۆ ئەو مەبەستەش ئێمە چەند ڕێگا و شوێنێکی عەمەلی دەگرینە بەر کە خۆی لەم خاڵانە دەبینێتەوە بۆ ئەوەی هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە لێرە دانیشتینە بزانن پلانی وەزارەتی پەروەردە لە ئایندە چییە بۆ بەرەنگاربوونەوەی توندڕەوی. یەکەم، جگە لە ئاینی ئیسلام هەوڵ دەدەین ئاین ناسی و ناساندنی ئاینەکان لای قوتابی کورد فراهەم بکەین. دووەم، لە پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامیدا وەزارەتی پەروەردە ئیسلام نیشان دەدات بە شێوەیەکی کراوە و شارستانی، نەک بە شێوەیەکی قیتالی وەقتلوهم فأينما لقيتموهم فاقتلوهم فإن في قتلهم أجر لمن قتلهم يوم. يعني همو أواني كبيوندي بو آيات حديثانه هي كلكاتي خوي لزمانك خاص هاتوا أوانا استا باوي نماوا ناكري لغر أو سردمدا تفسير و تأويلي بو بكري بو أوي كردوي تندروي و تيرورستي بي أنزام بدريد. سيام أو كساني كپروردي آيني دلينوا دبيد ماموستاي وشیار و کراوە بن، ڕێگە نادەین هیچ تەفسیر و تەئویلێکی توندڕەوی بۆ ئاەت و فەرمودەکان بکرێت. دەبێت بە شێوەیەک بێت کە ئارامی دەرونی بۆ قوتابی و خوێندکار دروست بکات. چارەم، لە ڕێگای کارجێڕی قوتابخانەکان و توێژەر و ڕابەرە پەروەردەیەکان هەوڵ دەدەین بۆ دەست نیشانکردنی هەر کەسێک کە بخزێتە ناو توندڕەویەوە. پێنجەم، ئێمە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان هەوڵ دەدەین کە خوێندنی قوتابخانە ئاینەکان سەر بە وەزارەتی پەروەردە بێت. شەشەم، پرۆگرامەکانی ئاینی، مەدەنی و هاونیشتیمانی لە هەموو قۆناغەکان پێداچوونەوەی زانستی ساڵانەی بۆ دەکەین بۆ ئەوەی پەروەردە و خوێندن بە سەردەمیانە بکەین کە بگونجێت لەگەڵ ئامانج و فەلسەفەکانمان. هەفتەم، بۆ ئەم مەبەستەش لە کۆنگرەی پەروەردەدا بە شێوەیەکی گشتی ڕاهێنان و توێژینەوە دەکەینە یەکێک لە خاڵە گرنگەکانی ئایندەمان. هەشتەم، هەموو ئەو دەقانە لا دەبرێن کە باز لە نایەکسانی و توندوتیژی دەکەن یان باز لە نابەرامبەری هەردوو ڕەگەز دەکەن، بە تایبەتی لە بابەتەکانی کۆمەڵایەتی و زمان و زانست. نۆیەم، پەرتووکی مافەکانی مرۆڤ لە پۆلەکانی خوێندن فراوانتر دەکەین، لە ڕووی ناوەڕۆک پێداچوونەوەی بۆ دەکەین. بۆ ئەو مەبەستەش سوود لە ڕۆناکبیران و شارەزایان لە ناوەوە و لە دەرەوەی کوردستان وەردەگرین و داوا لە هەموو ئەو بەڕێزانەش دەکەین کە ئێستا لێرەنا بە هەر پرۆژەیەک بە هەر پێشنیارێک هەیان بێ بۆ وەزارەتی پەروەردە ئێمە بە خۆشحاڵیەوە لێیان وەردەگرین و دڵنیابن لەوەی ئەوەی پێمان بکرێت بۆ خزمەتی دیموکراسی و مافەکانی مرۆڤ، بۆ نەهێشتنی توندڕەوی، بۆ دروستکردنی نەوەیەک کە بڕوای بەخۆبی ئایندەی گەشت بۆ کوردستان دروست بکە. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئەنجامی دەدەین. دووبارە زۆر سپاس لە بۆ ئەو داوەتەی کە بۆ ئێمەتان ڕەوان کرد. ئومێدی سەرکەوتن لە بۆ کۆنفرانسەکە دەخوازم.